ئێمە خۆش بێت لەبەر مەجای بەرنامەکە نەمانتوانی بینێلات بەڵام وەکو بۆنەکەی گەشتۆتە لای ئێمە بەڕاستی دیارە هەتا کوێسە زۆر بە تام و بەلەزەتە یەخواڵش بۆ پەنیرۆ ڕەزامەندی مولایەگەجاسترێ تا هەموو جارێکەزانی باسی خواردنەکانی شێفەکەی تر لە قۆناغی کۆتاییەش سەرکۆیتە خاوە بێتەوە. لەگەڵتان بەردەوام ببین بێگومان لەگەڵی کە دڵێکمان لەگەڵ ئەوای شەڵا لەم شەڕە لە ئاسەوارەکانی بەدوور بین دڵێکمان لەگەڵ ئەوایە کە بۆ نبزانین هەواڵەکان چۆن ئەڕوا لەگەڵ ئەوەشە دڵێکمان لەگەڵ هەواڵە ئابوووریەکانە کە ئەم شەڕە چی بەسەر بازاڕ و بەسەر بارودۆخی ئابوووریە هێناوە چونکە بێگومان هەر کارەکاتە سەر ئێمە و گرفانی ئێمە جابۆی کە بزانین بە زمانێکی سادە ئەم شەڕە چی لە ئابووری کردووە چی بەسەرا ئەهێنێ ئێمە چۆن دەخل و خەرجی خۆمانی لەگەڵا ڕێک بخەین بەڕێز مامۆستا فەلاح حەسەن ئەحمەد مامۆستای زانکۆ لەگەڵمانایە بە زمانێکی زۆر زۆر سادە باسی هەموویمان بۆکە مامۆستا فەلاحیان سڵاو لێ زۆر بەخێر بێ زۆر جارم گۆڕانکاریانەی ڕوو ئەیا یەک دنیا کارەکاتە سەر سەرمایدارەکانی ئێمە بەتایبەت ئەوانەی پشتیان هەیەمانە بۆ منە لە زێڕە لە لای خۆمان نەوت زۆر بە قسەکەی بەڕێزت کاری لەسەر ناکرێت لەسەر ئامانە جاگە بەڕێزت پێمان بڵێ لەسەر نرخی دینار تەنانەت ئەگە پێمان بڵێ ئەم شەڕە چۆن کاری کردوتە سەر بازاڕ بڵێ زۆر سپاس بۆ جەنابتان لە حقیقەتان نرخی دینار کە دەستی پێ بکەین دینار چەند فاکتەرێک هەیە ئەمڕۆ کاریگەری هەیە لەسەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار یەکێک لە فاکتەرەکان کە ئەم شەڕ و شوڕەیە کە هاتۆتە پێش ئەمڕۆ کە دڵڕاوچێرە لای خەڵک دروست کردووە بمانەوێت نەمانەوێت ئێمە لە کاتی شەڕات ڕاوکێ دروستە بێ بەرامبەر بە هەموو شتێک خەڵک زیاتر پەنا ئەباتە بەر دۆلار وەکو ئەوەی کە ئەگەری هەیە ئەم شەڕە ببێتە هۆی دابەزینی زیاتری نرخی دینار بە حکمی ئەوەی کە ئێمە وڵاتی ئێمە پشت بەچی ئەبەسێت نرخی دینار بە دۆلار پشتی بە زیاتر پەنجەرەی کراوەی پێ ئەڵێنیان مەنەسە لە بۆ فرۆشتنی دۆلار لەلایەن بانکی مەرکەزیەوە سەرچاوەی ئەو دۆلاری کە ئەخرێتە بازاڕەوە لایەن بانکی مەرکەزیەوە بریتە لە فرۆشتنی نەوت جا نەوت ئەمڕۆ عراق يعني إيمان تقريبا نزكي ل 4 مليون و 4 مليون و 177 برميل الرشد بمعدلي سرو 4 مليون برميل روجانا كإيما يعني نصاب معنيان أو بشواني كبومان دياري كراول لان أوب بلاصوا نزكي 4 مليون و 200 شتێکە ئێمە تقریبا گەشت بووینە ئەو ڕێژەیە شتێکی مابوو ئەفرۆشە ئەمڕۆ ملیۆنێک و 300,000 نەوت ئەفرۆشتێ ئەمەش بمانەوێت نەمانەوێت داهاتی حکوومەتی عراق کەمەکە بانکی مەرکەزی کەمتر ئەتوانێت دۆلار بخاتە بازارەوە طبعا ئەم خوێندنەوانە ڕەنگەشتی کەش هەبێ لە پشتەوە بەڵام خەڵکی بازار خەڵکی سادە ئەمە ئەخوێنێتەوە ئەمە یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگەکان بۆ بەرزبوونی نرخی دۆلار دابەزینی بەهای دینار طبعا هۆکاری دیکەش هەن ئێمە هەر پێش ئەم شەڕەش ڕاستە جزئیەک هەر پێش دەست پێکردنی شەڕەکە ڕەنگە کاریگەری شەڕەکە لە پێش دەست پێکردنی زیاتر بوو کە ئێمە دۆلار ڕۆشتە 158,000 و ئەوانە لێرە ئەم دڵە ڕاوچێ وای کردو کە خەڵک پەنابوا بۆ دۆلار هۆکاری دیکەشێ طبعا لە دینار بەرامبەر بە دۆلار ئەو شەوەیە کە ئێمە پێش ئەم شەڕ و شوڕەش هەر حکوومەتی عراق پەنای برد بۆ ئەسی کۆدا کارکردن بە ئەسی کۆدا و پابندکردنی بازرگانان و هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان بە ئابووری هەرێمی کوردستان ئەبێ لە مەرزەکانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە مەرزەکانە ئەسی کۆدا بەکاربهێنێت کە هێشتا نەگەشتونەتە دەرئەنجام نەگەشتن ڕێکەوتنێک چۆن ئەسی کۆدا بەکاربهێنرێ نەبوونی ئەسی کۆدا وای کردووە کە بازرگانەکانی هەرێمی کوردستان نەتوانن دۆلاریان بە نرخێکی گونجاو دەستکەوێت تەنانەت بازرگانەکانی عراقش هەندێکیان نەیانتوانیوە هێشتا بەو شێوازە مامەڵە بکەن کە عراق ویستوێتی و بۆیە پەنا ئەبەنە بەر بازاڕی موازی کە لە بازاڕا دۆلارکردن ئەمەش خواسی لەسەر دۆلار زیاد کردو ئەو شێکێکە لە هۆکارەکانی یعنی ئەمە دوو هۆکاری سەرەکی بەرزبوونی بەهای دۆلار بەرامبەر بە دینار مامۆستا زۆر جار ئێمە کە بەهۆی ئەم جەنگ و بارەنان هەموارەوە ئەبینین وازمان لەوە هێنەوە ئەم بەرز و نزمیە کە بەردەوامی هەیە لەوانەیە ئێوارە نرخێ بێ بەیانی نرخێکی کە بێیانی قەلەقێشی لای هاوڵاتیان دروست کردووە ئەوەی کە بۆ نمونە سەرمایەکی هەیە لە ماڵەوە نەئەتوانێت بەکاری بێنێ نەئەشتوانێت بچێت کارێکی پێوە بکات ئەم دوو ڕێگایە هەیە و ئێمە ئێستاش لە بارودۆخێکان ینی خەڵک دەستی بەسراوە ئەم دەست بەرسرانە ئەگەر بەردەوامی جەنگە بێت چی بەسەر ئابووری تاکایەت و لەگەڵ تاکە چی بەسەر ئابووری ناو کۆمەڵگاکەی خۆمانایەت
کە لەوانەیە شەڕەکە لە لای ئێمە نەبێ بەڵام ئابوووریەکەی ئێمە یاریەکە ئەم ئابووری یاریکردە چ کاریگەریەک بەجێ هێڵێت ئەم جەنگە ڕاستە جەنگێکی موشک هاوێشتنە بەڵام لە حقیقەتە بەشێکی زۆری جەنگی ئابووریە تەنانەت ئێستا ئەوانەی کە شیکاری بواری جەنگ و سیاستن ئەڵێن شەڕەکە لەسەر ئەوە وەستاوە کێ لە کۆتاییە ئەگاتە ئەوەی کە تێچووی شەڕەکە نەتوانێت بەرگەی تێشووی شەڕەکە بگرێت بەوەی کە سەری نەوت بەرزەبێت نرخی نەوت بەرزەبێتەوە ئەمڕۆ ئەبینین لە ناوخۆی ئەمریکاشەوە هەیە بە هەر حاڵ ئێمە وەکو هەرێمی کوردستان پشتی ئەم شەڕەمان بەرکەوتووە جگە لەوەی کە ئێمە درۆن و ئەمانەمان بەرئەکەوێت ئێمە ئابووری هەرێمی کوردستان کراوەیە بەرامبەر بە کاریگەری وڵاتانی دراوسێ بۆ چونکە ئێمە بەشێکی زۆری پێویستەکانمان هاوردەیە تاک لە هەرێمی کوردستانە ڕاست ئێمە خێزانەکانمان بە قەیرانی زۆر سەختترا تێپەڕێوین بەڵام ئیتر بەڕاستی ماندوو بووە کاریگەری هەیە ئەم شەڕە لەسەر گیرفانی تاک بۆ یەک لە ڕووی لۆجستیەوە ئێمە هاوردەکردن شتێکمان هەیە پێ ئەڵێن یعنی هەڵاوسانی هاوردەکراون ئێمە لە دەرئەنجامی هاوردەکردن لە شوێنی خۆیان شتەکە گران ئەکەوێت هاوردەکردنی گواستنەوەی تێچووی لۆجستی بەرز بۆتەوە ئەمڕۆ ئێمە زانین گەروی هورمز هین بووە داخراوە ئەمەیەکە لەوەی کە وا ئەکات کە تێچووی گواستنەوەی بەرهەم زیاد بکات حتا وەکو ئەگەر گەشتەکان بەوەی شاتێنە پەڕنکە بۆ بگەنە ئێمە بۆ نمونە ئێمە بازرگانی کوردمان هەن کوردستان بازرگانەکانمان لە وڵاتانی دیکەوە کە ئەیهێنن لە مەرسین لە تورکیاوە لە مەرسینەوە بە بەڕی ئەیهێنن لە ڕێگای برایم خەلیلەوە داخل هەرێمی کوردستانەکە بەڵام هەرخۆی گواستنەوەی گەشتێکە ئەمڕۆ زیادی کردەوە بەڕژی لە سادە بۆ لە سا 15 هەندێک لە ئیندیکەیتەرەکان ئاماژە بۆ زیاتر لە سا 15 ئەکەن کە تێچووی گواستنەوە زیادی کردووە ئیمانەوە نەمانێت ئەو تێچووە ڕەنگ ئەیاتەوە لە گیرفانی تاک ڕەنگ ئەیاتەوە لە گیرفانی خێزانی کورد ئەمڕۆ ئێران یەکێکە لە سەرچاوی میوە و سەوزەوات ئێمە ئێران زۆر خۆراکە سەرەکیەکان لە ئێرانەوە بۆ ئێمە نایەن زەیتە برنجە ڕۆنە لە وڵاتانی دیکەوە یەن و زیاتر شەتوانن لە ڕێگای تووشیا و بازرگانانمان بیهێنن ئەگەرچی تا ئێستاش بازرگانانمان بۆ ئەو کاڵا سەرەکیانە هێشتا بەرهەمە کاڵا کراوەکان لە ناوخۆی مەخزنەکانی خۆمانە ئێستا ئەخرێتە بازار هێشتا کاڵی هاوردەکراو نەکەوتۆتە بازارەوە بەڵام ڕەنگە بۆ ئەوە کێشەمان نەبێ ڕەنگە هەندێک سەر زیاد کات و زیادش ئەکات تاکی کورد ئێستا هەستی پێکە کە نرخەکان هەندێک زیادی کردووە لە چی دیکەیە زیادەکات ئێران سەرچاوی سەوزە و میوەیە ئێران براورد بە تورکیا لە سا 15 بۆ لە سا 20 هەرزانترە ئەو سەوزە و میوەیە ئێستا هەندێک ڕێگری لێ کرا وەکو پێویست نایە نرخ بەرز بۆتەوە یعنی ئەم هەموو بەرزبوونەوە یەک نرخ بازرگان چی تێچووی گواستنەوە ببێتی تێچووی چەند لەسەری بکەوێت ئەی خاتە سەر هاوڵاتی و هەر خۆشی سروشتی بازرگانی وایە ینی ناهێنە بە گران و بە هەرزان بیفرۆشێت ینی بازرگانێکی ئێمە بەستەنها لەسەر سەوزە و میوەیە لەگە سنوورەکان ئێران یاخوی ئێمەش ئەتوانین بڵێن لە ڕێگەی عێراق و سنوورەکانمان هەرێمی کوردستانەوە چەندین بازرگانی تر ئەکرێ ینی ئەم ئاڵ و گۆڕی بازرگانی و داخستنی ئەم سنوورە لەوانەیە زۆر کاریگەری لەسەر کۆمەڵێک کاڵا و کۆمەڵێک پەیوەندی بازرگانی تریش ئەمەش هەرباری ئاپوریەکە بەرەو زۆر ڕاستە ئێمە لەگەڵ ئێرانە بە ڕاستی شێوەی سەرەکی بازرگانیمان ئەگەر بۆ خۆراک بچین چونکە لە کاتی شەڕا بە حەقیقەت ئێمە فۆکەسمان لەسەر ئاسایشی خۆراکە خۆراک دابینکردنی خۆراک بە تایبەت بۆ ئەم جەنگە بۆ ئەم دۆخە کە پێشبینی ئەکرێت کە باس لە چەند هەفتە ئەکرێت نەک چەند مانگیش ئێمە ئێران سەرچاوی سەوزە و میوەیە لەگەڵ پسکیت و کێک و ئەم شتانە زیاتریت جگە لە شتی بیناسازی و ئەمانە هەر ڕەنگە بێت پلاستیک و ملاسیک و ئەمانە بەڵام ئەوانە نابن بە کێشە بۆ قەیرانێک کە چەند هەفتەیەک بخایەنێت و ئەو شتانەی کە یێت ئەمڕۆ پسکیت و ڕەنگە کولیچە و ئەم جۆرە خۆراکانش نەبێ بە کێشە
تەنها سەوزە و میوەکە کە ئەساسیە لە ئێرانەوەیەت سەربارەوەش ئێمە بازرگانیمان لەگەڵ ئێرانە هەرماوە سنوورەکان ڕاستە هەندێک سنوور هەیە شکارێکی تێدایە ئەمڕۆ وەکو پێویست ئیش ناکە بەڵام هەشمانە کراوەیە تا ڕادەیەک ڕێکارەکان کە ئێران گرێتە بەر هەندێک بەروبوومی ڕێگاگرێ لە هەناردەکردنی هەندێک بەروبووم بۆ ئەوەی لە ناوخۆی خۆیان بەرز نەبێتەوە نرخەکان کە پەناو بردەین خاڵی دووهام ئێمە مەرزەکان تەنها ئەوە نییە کە داهاتی بڵێن بەرزبوونەوەی نرخ کاریگەری هەبێ لەسەر گیرفانی تاک ئێمە نزیکەی لە سا هەژدەی دەستی کار لە بواری بازرگانی لەگەڵ ئەم سنوورانەیە ئیتر چ سایق بێ چ شۆفێرەکان مخەڵسەکان ئەوانەی کە بازرگانی ئەکەن ئەو کاڵانە کە یەنە ئەیرا لەم ڕێگایەوە بژێوی خۆیان دابینەکەن بمانەوە نەمانەوە کەوتۆتە ژێر کاریگەری ئەم دۆخش زۆر باشە ماوەسا فەلاح ئێمە هەندێک جار گوێمان لێ بێت بۆ نمونە ترامپ لێدوانێکی داوە کۆڵە گۆڕانکاری بەسەر بازاڕا هێناوە هەر لە ناو خۆ بۆ نمونە لە بەغا سیاسەتمەدارێک کە دەسەڵاتی هەیە بۆ یاسا و ئەم بابەتانە لە پەرلەمان قسێکی کردووە بینین تا ڕادەی گۆڕانکاری لە نرخی دینار و ئەمانایە دروست ئەبێ بەڕێزت پێمان بڵێ هەندێک جار ئەو کەسانی کە بە تایبەت بۆ نمونە سەرمایەدارن لە ئەم بابەتانە ئیش ئەەکەن لەم ئاڵوگۆڕی پشکودرا و ئەمانەیە زۆر زەرەریان بەرئەکەوێت هەر خەڵکی خۆمان هەندێک جار بۆ نمونە ئاڵتونێکی ئەڵێ بەخوا زێر نرخیدا بەزیە بێ بچم نازان بیفرۆشم باوەنەیتر زەرەرم لێ نەدێ ئەم بابەتانەش هەیە پەیوەستە بەو شۆکانەی کە بە بازاڕە درێت جا بەڕێزت پێمان بڵێ سەرمایەدارەکان بەگشتی هاوڵاتی چۆن لەگەڵ ئەم شۆکانەیان مامەڵە بکە بە جددی وەریگرێت یان نە لەگەڵی بڕوات هەوڵ بە تێیپەڕێنێ بەڵێ من هەمیشە ئامۆژگارێکم هەیە ئەڵێم شوێنی شوێن مستەڵحیش خۆمان هەیە لە خۆمان بەین باسیەکەین بەڵام ڕەنگە جوان نەبێ ئەوینە شوێنی ئەم هەموو قەڵەباڵغی و هینە مەکەوە دائیمەن مەترسی لە دەستدانی هەل هۆکارێکە بۆ زەرتکردن مەترسی لە دەستدانی هەل ئەوەتانێ بەرز بوویەوە با من بڕۆم بیکڕم بۆ ئەوەی ئەم هەلەم لە دەست دەرنەچێت علاقەکەی بەدەستەوە بیگۆڕم نەیگۆڕم ئەمە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خەڵکێکی زۆر تووشی زەرە دەبن مەترسە لە دەستدانی هەل باشە ئەمە خاڵی سەرێکی خاڵی دووهەم ئەوەیە کە من ئیشی من نییە لە بوارێکی معەنە خۆتی زۆر لێم مەیە دائما مستەڵحیشە هەیە ئەڵێم کوڕی یارێکە ئەزانێت چۆن یاری ئەکات ئەوەی کە چەندین ساڵە لەو بازاڕەیە لەو بوارە ئیشەکە ئەو کوڕی یارێکەیە ئەزانێت چۆن یاری ئەکات کە کەسێک هاوڵاتیەک شتێک پاشەکەوتی هەیە نەچێ بە خۆی پاشەکەوتەکەی فڕەباتە ئیشێکەوە کە زۆر شارەزایی لێنە ئێمە بینیمان نمونەیەکی زەق کە جەنابە باسی کرد لە حەقیقەتە ئاڵتون بوو یعنی ئاڵتون خەڵکێکی زۆر تووشی زەرەت بوو چکە ئیشی خۆیان نەبوو یعنی هەبوو من لە هینەکان زیویش بۆ ئیشی خۆیان نییە خوێندنەوەیان نییە بۆ ئەوەی بەرز بوویەوە کەواتە بۆی من ئەم هەلم لە دەست دەرنەچێ هەندێک قازانج بکەم ئەڕۆژ خانووی فرۆشتووە ئەمە نازانم پاشەکەوتی چەندین ساڵە هێنای خستە بازارەوە یەکسەر سەر دابەزی بالمناسبە حتا دۆلار یعنی ئەگەر کەسێک پەلەی نەبێ زۆر من تەسەوڕەکەم چکە عێراق خاوەن 98 ملیار دۆلار یەدەکە باشە عادەتەن ئێمە پێوەرمان هەیە کەس لە سێ خاڵ خۆی ئەگرێتەوە ئایا ئەم یەدەکە بەسە یاننا ئەم سێ پێوەرە ئەوەیە کە تۆ توانات هەیە تەقتیەی هاوردەکردنت بۆ ساڵێک بکەیت توانات 6 مانگش هەندێک لە پێوەرەکان باسە 6 مانگکن خاڵی دووهەم ئایا تۆ توانات هەیە ئەو قەرزارانەی قەرزت بەسەرەوەی هەموو حکومەتان وڵاتان قەرزیان هەیە یعنی حتا وەکو ئایا توانات هەیە قەرزەکان لە کاتی خۆیان بیتەوە هیچ نەبێ بۆ بۆ ساڵی ئەم ساڵ ئەمە دوو هەردووچی عێراق بێ خاڵی سێهەم کە زۆر زۆر گرنگە توانات هەیە بەو دۆلارەیە دەکەی کە هەتا هەرچی ئەو دراوە نیشتیمانیە کە لە بازاڕە ئێمە ئێسا کە دینارەکات چەند دینار لە هینا ئێمە نزیکەی تریلیۆنە 9 تریلیۆن دینارمان لە بازاڕایە ئەم ڕاستە لە 155 ئەنەکتڤە یعنی ئەکتڤ نییە لە پاشەکەوت کراوە لە دەروی سیستەمی بانقیدا باشە خستنە ڕووی دراو بەم شێوەیە ئێمە بەشێکی زۆرمان ئاوایە بەڵام ئەم پارەیە توانای ئەوەی هەیە کە دینارەکان بکرێتەوە بۆیە بەپی ئەم سێ پێوەرە هەرسێکی عێراق لە سەیفسایدایە بۆ ئەم ساڵ 2026 کە پێشبینیش ناکرێت کە ئەم جۆرە قەیرانانە لەمە زیاتر بخایێنێت ڕاستە ئابووریمان بمارێ و نەمانەوێت لە هەر وا بووە پەیوەستە بە نرخی
نەوتەوە نرخی نەوت ئێمە تقریبا 3 ساڵی پێش و ئەوەی کە لە سەروس $55 بوو بواە عراق کێشەی نەبوو بە ئومێدی ئەوەی نرخی نەوت زۆردا نەبەزێ عراق ڕەنگە تووشی کێشە نەبێت ئەمڕۆ نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵام ئەم نرخە کە بەرز بۆتەوە هۆکاری جەنگەکەیە و گەروی هورمزە و کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتە یعنی وەک باسمان کرد عراق بەرهەمهێنانی نەوتی کەم کردوتەوە وڵاتانی کەندا و شەر هەمانشت بەرهەمهێنانی نەوتیان زۆر کەم کردوتەوە جا قسەکە ئەوەیە تاکی کوڕ خۆی چۆن بپارێزێ ئەوەی کە کوڕی یارەکە نەبێ خۆی تێ هەڵنایە بە حقیقەت چی بۆ دینار چی بۆ ئاڵتون یعنی ئاڵتون و زی و ئاڵتون ناکرێ مضاربەی پێوە بکرێت بڵین کڕین و فرۆشتن بۆ قازانج ئەکرێت ئەمە هەڵگیرێت بۆ وەبەرهێنانێکی مەودا درێژە ئەمڕۆ کە پارێک تێ نازانی چی لێ بکەی دڵنیای تۆ تا چەند ساڵی داهاتوش پێویست بەم پارەیە نابێت ئەکرێت بیەی بە ئاڵتون وەکو ئەوەی کە ئەم پاشەکەوتەی کە هەمە هەڵی ئەگرم بۆ 3 ساڵی دیکە بەهای پاشەکەوتەکەم کەم نەکە ئەتوانم بیان بە ئاڵتون بەڵام نەک من ئەمڕۆ بیکڕم و هەفتەی 2 هەفتەی داهاتوو بە تەمابووم بیفرۆشم و قازانجی لێ بکەم ئەگەر کوڕی یارەکە نیت مەچۆرە یارێک باش مامۆستا لەوانەیە ئێستا ئەمەی کە بەڕێز تێڵی لای هاوڵاتیان بە شێوازێکی تر بکێتەوە بڵێ مامۆستا فەلاح پێمانەڵێ ئاڵتون بکڕن باشە لەوانەیە چەند کەسی کەش بۆ نموناڵم بەڵام ئەگەر ئەم جەنگە بۆ سێت و وەسعەکە هەیە من بێتەوە بارودۆخێکی ئاسایی و نرخی نەوت دابەزێت و ئەمە وڵاتی لە ئێستا ڕۆپ ئاڵتون بەرزە پڕەپارێکی زۆری پێە دوایی لەو لاشۆ لەگەڵ هێ من بوونەوەشە زەرەر ناکات یاخود هەرە و پارەی دەستی پێوە بگرێت و ماڵی خۆمە و بازارێکی لێ نەکەم ئاڵتون کە کوڕیاریەکە نین خاڵێکە من نەموت زۆر من پشگیری ناکەم کە ئاڵتون بکڕێ بەڵام ئەگەر پاشە کەوتێکت هەیە ئەکرێ بۆ چەند ساڵی داهات قسەی من ئەوەیە کە ئاڵتون کەسێک ئاڵتون نەکرێ بۆ ئەوە چەند هەفتەی داهات و بیفرۆشێتەوە بەم نیەتە کە ئەیکڕی مەیکڕە باشە خۆ ڕەنگە هەندێک شەبێ بەو شێوەیە قازانج بکە بەڵام ئەمە سروشتی ئاڵتون نییە سروشتی ئاڵتون و بەرهێنانێکی درێژخایەنە و داهاتی ڕاستە تۆ بەس بۆ پاراستنی بەهایە ئاڵتون خۆی چی پێڵین پەنانگەیە کە بۆ ئەوەی لە کاتی شەڕوشوڕە بەهای دراوەکەم یعنی من نازانم ئەم پارەیە چی لێ بکەم بیکەم بە دۆلار بیکەم بە بیان بە پشت بیان بە چی ئەچن وەکو پەنانگەیەک مەلاذ ئامنە مەلاذێکی ئامنە پەنانگەیەکە ئاڵتونەکە ئەکڕی تا ئەو کاتێ ئەم دۆخەتی ئەپەڕێت بەڵام تاکی کورد نابێ ئاڵتون بکڕێت بۆ ئەوەی بچێ هەفتەی داهاتوو بیفرۆشێت 2 هەفتەی داهاتوو ئەگەر هاتوو خۆی بازرگان نەبێت لەو بوارەدا دووبارەیەکەم و کوڕی یارەکە نەبێ ئەمە نەکات بەڵکو ئەگەر کڕی ئەبێ بۆ چەند هەفتەی داهاتوو بەتەمانە بێ بیفرۆشێتەوە بۆ چەند ساڵی داهاتوو بەتەما ببێ بیفرۆشێتەوە من حەزەکەم یەکشت بڵێم من تشجيعي يعني هاني تاكي كرد ايام كباشا كوتي هيا بعكسوا هولبات لو برهنانا لانه خوي هريمي كردستان امر دوخي زور باش هاتوتە پێشەوە بۆی بەرهەمهێنانی ناوخۆ پیشەسازەکان یعنی من خۆشبەختانە بە حکم ئەوەی کە هەندێک تڵاعم هەیە لەگەڵ بازرگان و پیشەسازان و ئەوانەی کە لە بزنسمانەکان کە ئیشەکەن زۆر لە پیشەسازەکان ئەمڕۆ بە نیشتیمانی کراون لە هەرێمی کوردستانە بەرهەمەهێنرێن بکەنە چ بوارێکەوە مەبەستە یعنی من حقیقت یعنی من کاتێککە باسی پیشسازی ئەەکەین خەڵک ڕەنگە بە $1,000,000 و ئەوانە سێکا و ڕاستیشە پیشسازیمان هەیە بە چەندین $1,000,000 ئەو جاتۆ ئەتوانی کارخانەیەک بنیاتنەی بەڵام هەشمانەشتی بەسیتر لەوە و بە تایبەت لە بەرهەمێنانی خۆراکە کە ئاسایشی خۆراکی نیشتیمانی ئەوە ئەکات من پێم خۆش بوو ێستا هەر پێشێمە دانیشتە بووم لەودی و ئەو هینەم بینی لەسەر شاشەکەی جەنابتان باس لە زەعفەران کرا کە ئێمە بەکاربردنی زەعفەران ئەگەر زۆر ببێ یا کەم ببێ هاوردە ئەکرا لە ئێرانەوە ئەمڕۆ زەعفەران خۆمان بەرهەمی ئەهێنین ئەمە شەنگاوێکی زۆر باشە چەندین بواری پیشەسازی خۆراک هەیە ساڵانی پێشووە لە دەرەوە بۆمانە هاو ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بە کواڵەتی بەرزیش بەرهەمە هێنرێ هەرچەند من زۆر جاریش ئێڵێم ڕەنگە هەندێک لایەن هەبێ هەندێک میدیا هەبێ بە باشی باسی بەرهەم ناوخۆ نەکات کە ئەمەش زەرەرەیە بەڕاستی لە هەموو شوێنە باشی و خراپەیە ئەوە کە لە دەرەوەی وڵاتیش ئەیهێنیت باشی تێدایە و خراپی تێدایە باشەیە و خراپەیە بەڵام ڕەنگە ئەمەی ناوخۆ هیچ نەبێ لەژێر کۆنتترۆلدایە ئەکرێت دەستی
پیشەوەران و دەستی بزنسمانەکان بگیرێت لە ڕێگای زانکۆکانەوە لە ڕێگای حکوومەتەوە لە ڕێگای دام و دەستگا پەیوەندیدارەکانەوە بەوەی کە پیشەسازی خۆراک هیچ نەبێت یان پیشەسازەکانی دی بەگشتی پیشەسازی خۆراک کەمترین تێچووی هەیە و خۆشبەختانە هەرێمی کوردستان هەندێک مقاوماتی تێدایە کە ئەم پیشەسازی لە هەرێمی کوردستان دروست ببێ و ئاسایشی خۆراک بەرپا ببێت بۆ ئەم دۆخە چاوەڕێی سنوورەکان نەکەیت بۆ دۆخەکان مامۆستا سپاس بۆ زانیاریەکانت هیوادارین هەمومان ئەو قەلەقی و بێتاقەتی بەرامبەر پارەکانی کە هەمانە پرسیاری پیشەسازی خۆمان لە چ پیشەسازیەکە مامۆستم بەشم تۆزێ پارەت هەبێ بخیتە بوارێکەوە بەقسەکەم مۆسافەلاح بخەمە بواری پیشەسازی خۆراکڕەنگە پێ ساڵەمە و پێش ئەگەر ئەم چاوپێکەوتمان بکرد باە زۆر بە شەرمەوە باسی پیشەسازی هەرێمی کوردستانمان کرد باە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە دوای ئەمەندە ساڵ شتێک هەیە و هەنگاویش ئەمڕێ ئینشاڵڵا دوای چەند ساڵێک هەوها باس بکەین بە فەختێکی زیاترەوە کە پیشەسازیمان گەیشت بێتە ئاسێکی زۆر باش زۆر سپاس.